لە هەرجێک مینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بێ خۆشحاڵمە میوارش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم بە پێی ئەو نهایی کە لەسەر شاشەی کەناڵی گەلی کوردستان دەڕوا کەمێک بەر لە ئێستا کۆبوونەوەی وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ سەرۆک و جێگیری سەرۆکی کوتلە پەرلەمانەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی هاتووە چەنە تا ئێستای زانیاریی نوێ نیە بەڵام لە گەرما و گەرمدا گفتوگۆ دەکەین لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەگەڵ پرۆسی سیاسی لە عێراقدا لە ستۆدیۆ بەڕێز عەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی لەگەڵدایە بەخێربێت لە کەرکووکیشەوە بەڕێز بورهان حاجی سلێمان و سەر و ڕۆژنامە نووسم لەگەڵدایە جەنابیشت بەخێربێت بەڕێز عەتا با لێ جەناب تۆ دەست پێ بکەم بە پێی ئاماژانەی کە هەن هەرێمی کوردستان و بەغدا ڕێک دەکەون ئێوارتان باش سڵاو لە بینەران و سڵاو بۆ میوانەکەی کەرکووکشمان کاک بورهان بەدڵنیاییەوە کاک ویسف ئەوەی کە هەمومان ئاگدارین ئەمڕۆ وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران و سەرۆکایەتی ئەو وەفدی کە لە بەغدایە هەشتمین ڕۆژە ئەمڕۆ لەوێن و ئەوەی کە هەیە کۆمەڵێک لە خەڵکی سیاسی و حکومی بینیوە و ئەم ڕۆژ ئێوارە چۆتە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران لەگەڵ سەرۆکی کوتلەکان دانیشتنی کردووە بۆ ڕوونکردنەوە ئەوەی کە ڕاگەندراوە بۆ ڕوونکردنەوەی ئەو دانوستانکاری کە لەمو پێشکراوە و پێیان ڕابگەێنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان پابندە بە یاسای کورتێنانی بودجە بەپێی ئەو ڕێکەوتنی کە کراوە بە تایبەتی مادەی حوتی یا بڕگەی حوتی کە باز لەوە ئەکاکە حکوومەتی هەرێم پابند دەکات بەوەی کە بڕێک لە نەوت کە دیاری نەکراوە بداتە سۆمەوە بڕێک ڕۆژانە بەرمیلنەوت بداتە سۆمە و لەگەڵ نیوەی داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە تا ئێستا هیچ شتێکی دڵخۆشکەر نییە و ئەوەی کە ئەم ڕۆژ ئەو کۆبوونەوەی کە هەبووە هیچی لە ڕانەگەیەندراوە و تا ئێستا پێم وایە هیچی لە سەوز نەبووە بەڵام ناشکرێ ئێمە بێئومێد بین بڵێن ڕێک ناکەون من بەلای منەوە دانوستان هەیە بەردەوامە بێ و ئەفتی هەرێم تا ئێستا ئاڵای سپی هەڵ نەکردو بێتەوە بڵێت تەواوی ئیتر دانوستان گەشتۆتە بنبەست و وازەهێنین لە دانیشتن بەڵام ڕێکەوتن ئاسان نییە بەداخەوە یعنی ئێمە گەلی کورد ئاسان نییە بۆچی ئاسان نییە لەبەر ئەوەی حکوومەتی عێراق بە حقیقت ڕاستە ئێمە ئەوەی کە ئەیبینین لە هەرێمی کوردستان بە گفتار ڕۆژانە ئەڵێن پابندین بەڵام بەکردار تا ئێستا هیچ نەکراوە و حکوومەتی عێراقیش لە قووەتی خۆیەوە سەیری ئەو دانیشتاناکە و سەیری لەو گۆشەنیگایە و سەیری ئەو ئەفدانە ئەکات و ئەو ڕێکەوتاناکە کە پێشتریش کردوێتی بۆیە پێم وایە ئەویش مەرجی زیاتری هەیە و مەرجی زیاترە خاتە سەر مەرجەکانی پێشووتریش و وەکو ئەدایەک و وەکو وەسیلەیەک بۆ بانگەشەی هەڵبژاردننی داهاتی خۆی تا ئێستا بەکاری هێنا و پێم وایە تا حەدی ئیسیفزازی هەرێمی کوردستان بەغداش لەگەڵ یا ڕۆیوە ڕاستە ئێمە هەمیشە کە لە گلەیمان لە هەرێمی کوردستان هەیە کە ئەڵێن ئەوەی کە بەدەم ئێڵێ پابندین بەڵام بەکردار نەیکردووە بەڵام حکوومەتی عێراقیش حکوومەتی عێراق مادام بەشێکین لە ئەو وڵاتی کە پێوتری عێراق و خەڵکی ئەم هەرێمە بە خەڵکی عێراق ئەزانێ ناکرێت بەو شێوەیە بەڕاستی بە شێوەیەکی ئاوا با بڵێن دڵڕقانە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر بەم دانیشتانە ڕۆژانە و شەوانە مەرجی زیاتر بخاتە سەر ئەم ڕێکەوتنی کە هەیەەوە بە جۆرێک لە جۆرەکان کە هەرێمی ئەو مەرجانی کە دانراون بۆ هەرێمی کوردستان مەرجی قورسن تا حدێک یعنی جۆرێک لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری دانپیانراوە لە عێراقێکی فیدراڵی یەکگرتوودا و عێراقێکی یەکگرتووی ئارەزوومەندانەدا ڕەنگە بڵێم مەرجەکان جۆرێک لە تاعجیزین یعنی بۆ لەبەرەوەی ئەکرێت بڵێن سەروەری هەرێمی کوردستان بە شێوەیەک ئەخاتە ژێر پرسیارەوە و ئەو قوارە دەستوری کە هەیە هەرێمی کوردستان ساڵانێکە تەسحی زۆری بۆ داوە قوربانی و خوێن و عرق و فرمێسکی زۆری بۆ ڕشتووە بەڕاستی ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان بەغدا ئەوەی کە بەغدا نێتی وایە لێ ئەخوێندێتەوە ئەوێ بۆ خۆی بە غێر مباشر لە ڕۆی ئیداریەکەیەوە نەبێت لە ڕۆی اقتصادیەکەیەوە کۆنتترۆلی بکاوە بۆ خۆی ئیدارەی ئەم ناوچێ بدا بۆی هەرێمی کوردستانش من پێم وایە بەشی هەر زۆری ئەم عینادە سیاسی کە هەیە ئەمەیە ئەم کۆنتترۆلکردنی هەرێم لەلایەن بەغداوە بابەتێکی تازەیە سەری هەڵداوە بابەتێکی تازە نییە نەخێر ئەم عقلێتە هەر هەبووە بەڵام عێراق لەو کاتانی کە لە با بڵێن وەکو ئێستا تا حدێک لە مەزدەری قوتەوە قسەی نەکردووە ئەو کاتێک کە با بڵێن مووقفی زەعیف بووە ڕەنگە ئەمانی بە ڕاشکایی نەوت بێ ئێمە هەمومان بیرمان دێ مێژوویەکی زۆر دوور نییە لە دوای 2023 عێراق بەو شێوەیە نەبووە هەرێمی کوردستان بۆ خۆی
کۆمەڵێک یاسا و ڕێسایی هەبووە کە خۆی پێوە بەڕێوە بردووە و بەغدا تا حدێکی ئەوتۆ گلەیی لەسەر نەبووە بە کەرکووکی شەو تقریبان کورد ئیدارێدا بەڵام دوای ئەوەی کە بینیمان عراق لە شەڕی داعش ڕزگاری بوو و کەوتە مووقفێکی با بڵین دیارتر و بارزترەوە ئەوە بوو کە بەهێز یعنی بە جۆرێک لە هێز و هەڕەشە هاتەوانێ نیوەی خاچی کوردستانی لە دەست کوردەر هێنایەوە و ئێستا ژەوانی کە ئەیبینین بەڕاستی ئەو مووقیفانی کە هەیەی مووقیفی تا حدێک ئەکرێ بڵین هەندێکیان دەستورین بەڵام هەندێکیشیان دڵڕقی پێوە دیارە و جۆرێک لە جۆرەکان ئەوێت حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کە بەو مەرجانی کە خۆی ئەوێت زۆر باشە بەڕێز بورهان حاجی سلێمان نووسەر و ڕۆژنامەنووس کە لە کەرکووکۆ لەگەڵمدای ئێوارەت باش لە ماوەی 5 ساڵی ڕابردووەوە بە تایبەت لە سەرەتای دەرکەوتنی قەیرانەکان لە دارایی لە هەرێمی کوردستان و لە عراقیشدا یەکەم جارە بەو شێوەیە وەفدێک بچێتە بەغدا زیاد لە هەفتەیەک ماونەتەوە تا ئێستا و نازانێت چەندی تریژەمێنەوە بەڕێز عتا گەشتبین نییە بەڕێکەوتن تۆ شەمان تێڕوانینت هەیە یاخود بە دیوەکەی دیکەیە تۆ ئەتوانی بیسەلمێنی کە هەردوو لە ڕێک دەکەون سلااوان لێبێ سلااو لە میوانە بەڕێزە سلااو لە بینێران و سلااو لە هەر هەمووتان بەڕاستیەوەی ئەم جارە ڕوئەدا جیاوازە لە جارەکانی تر بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ئەو ڕۆحیەتی مراوەغا ئەو ڕۆحیەتی خۆدزیینەوە ئەو ڕۆحیەتی وا خۆ پیشاندان کە نیازپاکی پیشانەدا هێشتا لە ژێر پرسیارەیە بۆ نمونە ئاخر زانیاری باز لەوە کە هەرێمی کوردستان پێشنیاری ئەوەی کردووە کە نەک نەوتەکە تەسلیمی بە بەغا بکە بەڵکو داهاتی نەوتێکە تەسلیم بکاتە لێرە ئێمە چێ خێنینەوە داهاتی نەوتی بۆچی داهاتەکە تەسلیمەکە بۆچی نەوتەکە تەسلیم ناکە ئەلێرەیە مەبەستەکە ئەلێرەیە کە تۆ ڕەنگە هەرێمی کوردستان پابند بوو بێت بۆەوەی نەوت بەلای وڵاتێکی دیاریکراوە بۆ نمونە بە تورکیا یا بە هەر وڵاتێکی تر بێت لە ناوچەکە بێ لە دوور شوێن بێت بە نرخێکی هەرزان ئەو نەوتە بۆ وڵاتە بفرۆشێت سەودایەکی ناقانونی سەودایەک لە خوار بازارڕەوە لەگەڵیا کردوێتی ئەمە بۆ پەردەپۆشکردنی ئەو پرسە حکوومەتی هەرێم ڕەنگە پێی باش بێت کە داهاتەکە تەسلیم بکە بۆ تێکەڵکردنی ئەوراقەکان تێکەڵکردنی لاپەڕەکان لەگەڵ حکوومەتی عێراق چووکە گەر بڕەنەوتەکە تەسلیم بکە ئەوە وەک کووردە لە جۆز بە ژمارە دیارە بەڵام لەم کڕین و فرۆشتنە ڕەنگە حکوومەتی هەرێم ئەوەیەکی تیابێت مەبەستێکی شارەوەی لە پشتا بێ لە بەرامبەردا ئێمە ئەبینین بەغدایەک ئێستا لە وجودایە بەغدایە کە بەهێز نییە بەڵکو و بەرامبەرەکەی لاواز بووە بەغاوەکو خۆی ماوە بڕوان ناکەم بەغا ئەو بەهێزە بێ حکوومەتێکی فشەڵی هەیە و هەروەها میلیشیەکان تحکمی پێواکەن و ئەو فۆزایی لە عێراقا هەیە ئەو گەندەڵی لە عێراق شایە هاوشێوەیەوەی لە عێراقا هەیە بەڵام بەرامبەر بۆ ئێمە هەرێمی کوردستانە ئەوە هەرێمی کوردستانە لاواز بووە نەک حکوومەتی عێراقا بەهێز بوو بێت ئەم حاڵەتە ئەمانگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە پێشتر ئەو دانووسانانەی هەبووە بە درێژایی مێژوو ئەم حاڵەتە ناتەبایی ئەم حاڵەتە ناتەندروستە کە هێز تحکمی بە مەساری دانوستانەکان کردووە نەک پرۆسەیەکی نیشتیمانی ئاشتەوایی نیشتیمانی تەبایی نێوان پێکاتەکانی عێراق هەمیشە ئەوەی بەهێز بۆ یا ڕوونتر بڵێن ئەوەی لاواز بووە مەرجی زیاتری خراوەتە سەر پێشتر ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ تەنها 7 ساڵ 8 ساڵ لەمە پێش حکوومەتی عێراق داوای تەنها 100,000 بەرمیل لێ ڕۆژێک لە کوردە کرد ئەیوت تەنها ئەوەندە بۆ فرۆشن یا ئەوە تا هیچ مەفرۆشن و ئێمە بودجەکەتانە دەینەوە بەڵام کورد بۆوانە قایل نەبوو ئەو وەختە لە منطقی قووەتەوە قسەیە کرد بەبێ ئەوەی ئەو منطقی قووەتە پاڵپشکە بە بوونێکی بناغەیەکی یاسایی بەهێز بۆ نمونە تا ئێستا قانونی و توخاس ئیشکالیاتی لەسەر نەمانڵانی بەرز بورانەگەر واز لە ئەم مێژوەنیسیکەش بێنین دقیق وەڵامی پرسیارەکەی من بدەیتەوە پێ دوایە لە سەردانەکەی ئەم جارەدا وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا دەتوانن بکەنە ڕێکەوتن من هەمیشە وتمە گەشتنە ڕێکەوتن ڕەنگە زۆر ئاسانتر بێت لەوەی پابەندبی پێوەی پابەتبوون بۆ سەرکەوتنی ئەو ڕێکەوتنانە ئێمە پێشتر کۆمەڵی ڕێکەوتنمان بینیوە بەڵام پابەند نەبوون هەبووە بەم ڕێکەوتنانەوە چی لەلایەن هەرێم و چی لەلایەن بەغاوە ڕەنگە زۆربەی لەلایەن هەرێمەوە بووبێ ئێستا ئەو حاڵەتە نامتمانەیە لە نێواندا هەیە
و ڕەنگە من پێم وایە لە کۆتاجار ئەگەنە شێوازە ڕێککەوتنیەک بەڵام ئەیتر ئەو مەرجە قورسانەیە ئەو دڵڕقیەیە کە کاگاتە باسی کردی عێراقی فەرزی بکە بەسەر ێرەم وەک تۆڵە سەرنەوەیەک لەم چەند ساڵەی ڕابردوو کە ئەو هەرێم لە شێوەیە لە دیرگایەکی بەرزتر لە ناوەندەوە مامەڵی لەگەڵ ناوەندە کرد ڕەنگە ئەمانە ئەم کۆمەڵێ سازە شتری بەدواوە بێ کۆمەڵێ ئەو خاڵانەی کە ئێمە هەتا ئێستا تەنانە بیریشمان لێ نەکروێ بە هێڵی سوورمانداناوە بیبەزێنین ئاسی جۆڕایەڵیمان بۆ ئەوەی بەغدا داوای لێکار ڕەنگە لەوەی ئێستا هەیە زیاتر بێ ئەو سا بگرێتە ڕێکەوتن وە ئەم ڕێکەوتنش من قورسی ئەم ڕێکەوتنە لەوەدایە جگە لەو نامەتمانی کە باسمان کردووە هەیە ئەو پرۆسە سیاسیەیە کە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا خۆی بینیێتەوە زۆر لایەن ناوێ خۆی بکاتە ژێرباری ئەو ڕێکەوتنەوە کە ببێتە جۆرە دەستکەوتێک بۆ هەرێم چونکە تەجروبە بە حیزب عێراقیەکانی توار حیزبێکی سیاسی عێراقی بە تایبەتی لەم دە ساڵەی کۆتاییدا لە کوردەوە نزیک بێ لە هەڵبژاردنەکانە باجێ داوەتەوە چونکە شەقام بە زۆرێک زۆشتراوە کە ئێستا ئەگەر خزمەت گوزاری لە بەسرا نەبێت ئەوە وا خەڵک تێگەندراوە کە هۆکارەکەی ئێوە ئەو پارەیە ئەچێ بۆ هەرێمی کوردستان واتە لەسەر ئاستی شەقام ئێمە لە باشووری عێراق کە زۆرینەی حکومڕانی ئێستای عێراق پێک دێنن و پێکاتەی شیعی ئێمە ئالەوێدا وێنەیەکی شێوا و لەسەر تەواوی کورد بەهۆی هەڵە سیاسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەهۆی ئەو سیاسەتە هەڵانەی کە ڕوویداوە و هەروەها تونڕەوی هەندێک لایەنی بەرامبەر ئەمانە هەمووی وایان کردووە ئێستا هەر لایەنێک بێت نزیک بێتەوە لە کورد و تەنانەت ئەگەر ئەو سازشەش نەبێ خۆیان دێن بەڵام ڕەنگە ململانی حیزبی ناو خۆیان وە وێنای بکە کە سازشە بۆیە زۆر بە حەزەرەوە دەست بۆ ئەم کەیسابەن ئێمە بینیمان یەکێ لە هۆکارەکانی کەوتنی عادل عەبدولمەهدی هۆکارەکانی ئەوە بوو کە لایەنە شیعەکان و تەنانەت هەندێک لایەنی سونیش پشتیان تێکرد لەبەر ئەوەی لەو ماوەی استیحقاقی دارایی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێ بە ناردنی بەرمیلێک نەوت ئەو موچەکانی ئەنارد و لە بەر لە هەڵبژاردنەکانیش ئەو باجەکەیدایەوە کە ڕەنگە ئەم جارە من پێم وایە ئەگەر لەم دیدگایەوە بڕوانینە مەسەلەکە ڕەنگە عادل عەبدولمەهدی ئەو حیزبەی کە لە دواوەتی ئەگەر مناوەرەی سیاسی نەکا لەم ماوەیەدا بڵێ زۆرێک لە پاکارە بۆ خۆی نەکات و کار نەکە لە ناو قاعیدەی شیعی لە عێراق جارێکی تر بە قورستر بازەکەی بداتەوە بۆیە حکوومەتی عێراق لەبەر ئەو هۆکارە و هۆکارێکی ئیزافیش هەیە کە ئەوان لە تنگانەدانی منەتیان پێ نییە هەر کاتێ بگەنە ڕێکەوتنێ کە بۆیان گونجاوە ئەو وەختاکەن ئەوەی کات لە مەسلحەتی شاندی کوردیان یە نەک ئەوان زیاتر و ئەوان بە تەجروبە بۆمان ئیسبات بووە لە ساڵانی ڕابردوو چەند جارێک بە بایکۆتکردنی کوردیش موازنەیان تێپەڕاندووە ئەو ڕۆژە ڕۆی بەبێ کورد هەموو شتێک بکرێت لە عێراق بەداخەوە ئێمە نەماتوانین ئەو لەو فترە زێڕینە سوود وەربگرین بۆیە من پێم وایە عێراق چاوەڕێکە لە ئەم دانوستانە قورسانەدا زۆرترین مەرج بسەپێنێ بەسەر لایەنی بەرامبەردا و لە هەمان کاتدا گومانێک هەیە کە هەرێمی کوردستانیش بتوانێت پابەند بێ بەو مەرجانەی عێراق لەبەر ئەوەی ناوچەکەش پابەندی هەیە دۆخی سیاسی و ئابووری لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش ناجێگیرە ئەم ناسەقامگیری کە لە دۆخی ئابووری و سیاسی هەردوو لاداهێت تەنانەت لە بواری ئەمنیشدا لە عێراقدا هەردوو لە ناچار بەڕێکەوتنێکی ناچاری ناکات خۆی ئێمە بە پێشەوەی کە قەیرانی ئابووری باس بکەین لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش بەڕاستی پێش ئەوە بوونی قەیرانی کارجێڕیمان هەیە ئێمە ئێستا گە سەری وڵاتی شوک و عێراق بکەین ئەگەر لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی بەڕێوەبردنەوە وڵاتێکی پرۆفیشنال و وڵاتێکی ڕەشید بواە ئەو هەموو گەندەڵی و بەهەدەردانی داهات و سامانی وڵاتە نەکرایە بەڕاستی توش ئەو قەیرانانە نابوو کە ئێستا هەیە لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە ئەوەی کە بینیمان
نرخی بەهای دراوی بیانی بە تایبەتی دۆلاریان بەرز کردەوە کە ئەمە ئەڵەن ڕەنگە سیاسەتی عراق خۆی بێ بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە بەڵام ئەمە لەلایەک ئەگەر ئیجابیاتی هەبێت لەلایەکتر دیسان سلبیاتی هەیە لەسەر خەڵکی موچەخۆر و فەرمانبەر و مامۆسای ئەم وڵاتە چونکە تۆ ئەگەر 4 وەرەقە موچەی بێ لەوانەیە لە سەدا دایان کەمتر باجی ئەوە ئادات بە دۆلار تۆ بە دۆلار حساوی بۆ بکەی موچەکەی کەمی کردووە کەواتە دیسان ئەمانە هەموو ئەم شکستانەوە لە وڵاتێکی وەکو عێراقەکات کە زیاتر ڕۆچێتە ناو قەیرانەوە ئەم قەیرانانە قەیرانی ئابووری و بەڕێوەبردن ئەجا سەرکیشە بۆ قەیرانی سیاسی کە ڕەنگە بڵین سەردەستەی هەموو قەیرانەکانە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کاک یوسفیانی ئێمە کەس نکوڵی لەوە نییەوە کەس ناتوانین کاری لەوە بکە ئەگەر ئیدارەدانێکی باش هەبووە لە ڕابردووە لە ئێستا ڕەنگە ئەمەی کە هەیە ئێستا ئەیبینین ئەو نەهامەتیە ئەوە تووشی خەڵک نەبووە و چەند ڕۆژی ڕابردوو هەفتەی ڕابردوو ئەوەی کە بینیمان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەم دەڤەرە ئەو خۆپیشاندان و ناڕزایانەی کە لی کەوتەوانێ ئەگەر بەشێکیش بە جۆرێکی تر باسەکرێت بەڵام بەشێکی ناڕزایی خەڵکە کەواتە ئەمە پێمان ئەڵێ کە بۆشایەکی ئیداری یاسایی و ئابووری سیاسی لە وڵاتە هەیە ئەم بۆشایە وای لە حکومەتی هەرێم و عراق کردووە بەداخەوە ینی بەڕاستی هەیە بە هەردووچیانی بردۆتە سەر مێزی گفتوگۆکەوە ئەوەی کە ئەڵێن ئێمە لە مووقیفی بێهێزیەوە بەداخەوە جارێکی ترێڵین هەرێمی کوردستانە هەموو جارێ ئەچێتە سەر سفرە خوانی ئەو بۆ داوای دانیشتن و ڕێکەوتنی لەگەڵاکە بەڕاستی عراق ئێستا لە ڕووی لە منطقی هێز و قوتەوە سەیری ئەمە زۆر ئەم دەستەواژە بەکارێنن لە شرۆڤەکانتانیان بەڕێز بورهانی ژاماژەی پێدا ئەی ناکرێ ئەمە دیوە واقعەکە ببینین عراق ناوەندی بڕیاری سیاسیە ئێمە لە هەرێمی کوردستان هەرێمێکی فێدرالین کە چوونە سەرمێزی گفتوگۆ وەکو دوو هەرێمی یا وەکو دوو دەوڵەت تەعاملکەین یا وەکو هەرێمێک و ناوەندێکی بڕیاری سیاسی فدرالی تەعاملکەین ئێمە دەستورێکمان بۆچی ئەڵێ وترێت ینی هەرێمی کوردستان لە بابی لاوازیەوە لەسەر ئێمە دەستورێک کاک یوسفێم لەو ڕۆ باسکەین لە ڕۆ دەستوری قانونیەکەەوە یعنی دەستورێک هەیە کە تۆی بەستۆتەوە بە چوارچەوەی وڵاتێک کە پێڵێن عێراق لە ناو وڵاتێک کە سیستمی حکومڕانەکەی سیستمیی فیدرالیە ئەم دەستورە دەسەڵاتەکانی دیاری کردو هەرێمی کوردستان قوارەیەکی سربەخۆی دانپیانراوە کە ئەتوانێت حکومەتی خۆی هەبێ و دەسەڵاتی قەزایی خۆی هەبێ دەسەڵاتی تەشریعی خۆی هەبێ وەکو پەرلەمان و سەرۆکاتی هەرێمی هەبێ ئێمە لەو ڕۆ باسەکەین کە ئاڵین مووقیفی عراق بەهێزە مووقیفی عراق بەداخەوە بەرامبەر بە ئێمە بەهێزە ژنە بەرامبەر بە وڵاتانی دەرەوە کە تراتێنی تیاکەن بەهێز نییە بەڵام بەهێزی عێراق ڕاستە منطقی تیا لەو ڕۆی کە ئەو دەسەڵاتانی دەسەڵاتی حەسری حکومەتی فیدراڵن هەرێمی کوردستان ناکرێت بەکاریان بێنێ و ناکرێت ممارەسەی ئەم دەسەڵاتانە بکە بە پێی یاسا ئەمەی کە ئێستا ڕاگەیەندراوە ئەم ئێوارە لەسەر زاری وەفدی هەرێمی کوردستانەوە ئەڵێ ئێمە پابەندی هاتوین ئێمە هاتوین ئەو ڕێکەوتنەوە ئەو یاسایی کە بۆ پڕکردنەوەی کورتێنانی قەرز و بودجێ عراق دانراوە ئێمە خۆمان هاتوین ئەوە تەنفیسکەین بەڵام عێراق تا ئێستاش دیارە بەوەش هەڕازینێ کە باز لە منطقی هێزەکەین منطقی هێز ئێستا عراق بە کەمینە و بە زۆرینە ئیشەکە بە عقلێتی کەمینە و زۆرینە لەگەڵ هەرێمی کوردستان ئەجوڵێتەوە لەوەی کە بینیمان لە ڕابردوو لە بڕاردانی پەرلەمان و ئەنجومەنی نوێنەران لە دەرکردنی هێزە بیانیەکان بە تایبەتی لە ناویانە ئەمریکا ئەو مامەڵەکردن خۆ ئەگەر ئێمە باسی دەستوری یاسا بکەین بەڵێ بەڵام تۆ ناتەواوی دیموکراسیەکەیە ناتەواوی دیموکراسی چونکە عێراق لە بنەچەدا لە بنەڕەتدا لەسەر بابەتی تەوافقی پێکێنراوە بە ڕێکەوتن و بە پێکێنانی ئەم حکوومەتانی کە دروست بووە لەسەر دەستی کەمایەتین پێک ناتۆ لەسەر دەستی مکەویناتی سەرەکی ئەم وڵاتە پێکاتۆ کە مکەوینێکی سەرەکی من لەسەر و ینی ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقی ناچاریان ئەکا بە ڕێکەوتنێکی ناچاری ئەزانی چۆنە ینی من پێم وایە هێشتا حکومەتی هەرێمیش بە عقلەتێک ئیشەکە ئەو ڕۆسیاسەکەی ئەبینی ئەوەی کە پێشتر باسم کرد مجارێکتر ئەوە ئەڵێمەوە حکومەتی هەرێم من ئەوەی کە ئەیبینم وا ئەزانێ ئەگەر ئەم ڕێکەوتنە بکرێت لە ڕووی سیاسی و ئەم شکستێکی گەورەی هێناوە و تەسلیم بە بەغابووەوە بەڵام من پێم وایە ئەمەوانە ئەمەوانە بۆ دەرچوون لەم دۆخە بۆ ڕزگارکردنی هاوڵاتی خۆت هاونیشتیمانی خۆت موچەخۆری خۆت تاک بە تاک و فەردی ئەم وڵاتەی خۆت زۆر ئاساییە لەم قۆناغەدا بە کۆمەڵێک مەرجی قورسیش غازیبی لەگەڵ بەغدا بۆی تۆ لەم ئەزمە اقتصادیە گەورەی کە تی کەوتوکە لە داهاتوو ئەم ئەزمە اقتصادیە هەروە نامێنێتوانە ڕەنگە کارەساتی گەورەتری لێ بقەومێ بەڕاستی وەکو ئەوەی کە خەڵک زیاتر بڕژێتە سەرجادەوە خەڵک قوبوڵی ئەمەنەکەوە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بەرامبەری ئەم حکومەتی خۆی ببێتوانێت کە بە ناچاری ڕەنگە ئەمە ڕوو بدات یعنی بەڕاستی چونکە برسێتی وەکو پێشینانی خۆمان وتوانە ڕێگی
ڕێگی هاری پێوەیە تۆ کە موچەخۆرێک موچەی نەبوو کەواتە دەست بۆ زۆر شتی ترەبە دەست بۆ زۆر ئەگەری تر ئەبا بۆیە حکوومەتتی هەرێم من پێم وایە زۆر پێویستە لەم قۆناغەدا بۆ ڕزگارکردنی میلەتەکەی چونکە هیچ دەرچەیەکی ترت نییەوە تۆ هیچ داهاتێکی تر لە بەردەست نییە ئەوەی کە هەتا نەوتە و فرۆشتوتە و بەشی خۆتی نەکردو داهاتی گومرگ و دەواازە سنوورەکان و ناوتی تر داهاتی ناوخۆ بەشی نەکردووی موچەت پێ نەدراوە ناڕزایی خەڵکت لە بەرامبەر بەرز بۆتەوە دەنگی ناڕزایی بەرز بۆتەوە کەواتە پێم وایە حکوومەتتی هەرێم بە هەر لۆژیکێک وە بە هەر دیبلۆماسیێتێک بتوانێت لەگەڵ حکوومەتتی عراق ڕێک بکەوێ باشترە بۆی وڵاتەکەی لە قۆناغێکی ناسەقامگیری سیاسی ئابووری ئیداری بەرێتە قۆناغێکی ترکە بشکم لە ئەم ڕێکەوتنە ئەگەر بکرێت تەسیری ئەبێت لە بیرمان نەچێکاک بیست بۆ پرۆژه یاسای بودجەی ساڵی 2021 کە ڕۆژی شەمەی داهاتوو بڕیاروایە ئەنجومەنی وەزیرانی عراق دانیشتن و تاوتەی بودجەی پرۆژه یاسای بودجەی 2021 بکەن و پەسەندی بکەن و بینێرە ئەنجومەن نوێنەرانی عراق بۆیە کورد ضرورە بە عقلێتێکی کراوەتر و دیبلۆماسیەتێکی ئازانەتر و وریایەنەتر بەکاربێنێ بۆی بە هەر شێوەیەک بگەوێتە ڕێکەوتن و بۆی بەشێک لەو بودجەی کە هەیە بۆ هەرێمی کوردستانیش بێت و لە ئەزمەکە نەجاتمان زۆر باشە بەڕێز بورهانی حاجی سلێمان لە قسەکانی پێشوتە ئاماژت بۆدا کە نەوتی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە کۆنتترۆل کراوە هاوکات لەگەڵ وەسەردانی وەفدی هەرێمی کوردستانیش بۆ بەغدا تەنانەت کۆبوونەوەشیان لەگەڵ مستەفا کازمی دواتر مستەفا کازمی سەردانی تورکیا ئاکات پرسیارەکە ئەوەیە لە سەردانەکەی کازمی بۆ تورکیا پرسی نەوتی هەرێمی کوردستان وەک تەوەرێک تاوتوێ دەکرێت ئەو پرسە لە هەرێمی کوردستان وەردەگیرێتەوە حکوومەتتی عراقی لەسەر ئاستی دەوڵەت مامەڵە لەگەڵ تورکیادا دەکات بۆ ئەم پرسە هەرچەندە هیچ زانیاریەشی ڕسمی لەبارەی ئەجنداکەی کازمیەوە بەڵاو نەکراوەتەوە کە ئەوە یەکێک بێ لە خاڵەکان بەڵام بۆچوونەکان بۆ ئەوواچن کە ئەم پرسە پرسی تەنانەت پرسی خاڵە سنوورەکانە پرسی مامەڵەکردن بە نەوتی عێراقەوەیە بە نەوتی هەرێمی کورسە لەلایەن تورکیاوە یەکێ بێ لەو پرسانەی کە باسی لێوە دەکەن ئێمە گەر بە مێژووی تورکیاشا بچینەوە ڕاستە ئابووری کایەکی گرنگی ئەو وڵاتە بووە بەڵام کاتێ دێتە سەر مەسلەی پرسی کورد و لاوازکردنی کورد ڕەنگە قوربانی بە زۆر لایەنی تر بدا لە پێناو ئەو گورزەکە لە کورد بدا و ڕەنگە لە حاڵەتێکدا کە لەگەڵ مستەفا کازمی ئەو پرسە بێتە پێشەوە تورکیا بەرامبەر بە دەستکەوتی سیاسی بەرامبەر بە هەژمونی سیاسی لە ناوچەکە بەرامبەر دوورخستنەوەی مەترسی کورد لە ناوچەکە ڕەنگە لەو پرسە ئابوووریانە سازش بکات و ئەو پرسەش پرسی گرێ بە سەرنەوتیەکانی هەرێم و تورکیا چ لە شێوەی قەرەبووکردنەوە بێ یا لە شێوەی هەموارکردنەوەی ئەو گرێبەستە لە بەرامبەر دەستکەوتی سیاسی بۆ تورکیا پرس و باسی لێوە بکرێت هێشتا زووە باس لەسەر ئەوە بکرێت بەڵام ئێمە ئەم چ ڕێکەوتنەکەی شنگالە و چه ئەو حرەکاتانی ئەو جم و جۆڵ و هاتوچۆیانەی لە نێوان دەستگا مخابەراتەکان و عێراق و تورکیا هەیە کە ئەڵێ شتێک لە ئارادایە کە لێک نزیک بوونەوەیەکی سیاسی نزیک بوونەوەیەکی استیخباراتی لێک نزیک بوونەوەیەکی سیاسی لە بین عێراق و تورکیادا ئەنجام بدرێت و دیارە هەر هەموو ئەو لە مێژوودا ئەو نزیک بوونەوەانە کورد باجەکەی دابۆ لەسەر بەرژەوەندیەکانی کورد و ئەو مەترسیانە بووە کە ڕوبەڕوویە بوونەوە واتە کورد زەرمەند بووەتیایی بەڵام هێشتا وەکو باسمان کرد ئەو سەردانە هەتاکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی باس لە ئەجنداکەی نەکراوە و ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو ئەجندایە جوانتر ڕوون بێتەوە کە من گومانم لەوە نییە کە پرسی نەوتی هەرێم و پرسی دەواازە سنوورەکان پرسی عیلاقاتی ئەمنی و سیاسی عسکەری لێوان هەردوو لا پرسی وجودی ئەو هێزانەی کە خۆیان پێیان وایە ئەمە نەیاری تورکیا چ لە شنگالە لە شوێنترێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بە تەواوەتی باسی لێەوە بکرێت. بەڵێ بەڕێز بورهان زۆر جار دەوترێت کلیلی چارەسەری کێشە سیاسەکانی عراق لە بەغدایە بەڵام لە بەرامبەر ئەوەش داوەکو بەڕێز عەتاژ ئاماژی پێدا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەست بە عینادێکی سیاسی مەترسیدار دەکرێت چۆن دەتوانرێت کۆتایی بەم عینادێ سیاسیە بهێنرێت وە
کلیلی چارەسەری سیاسی لەم قۆناغەدا بچێتەوە بۆ بەغدا؟ بە تاکیدەوە پرۆسەیەکی قورسە لە ئێستادا لە بەتایبەتی لەگەڵ نەبوونی متمانەدا بەتایبەتی ئەو کوڵانە سیاسی لە شەقامی هەردوو لادا بەدی دەکرێت بە تایبەتی لە باشووری عێراقا و ئەمە ڕەنگە زیاتر بە وجودی حکوومەتی موسساتی دەوڵەتی موسساتی چ لە عێراق بێت حکوومەتی موسساتی بێت لە هەرێمی کوردستان و دانیشتن گەڕانەوە بۆ خاڵەکانی دەسوور باسکردن لە پرسە یەکچۆکان ئەوانەی لە نێوان هەردوو لادایە بەرژەوەندی هاوبەشی لە نێوان هەردوو لادایە و وردکردنەوەی ئەو یاسایانەی کە هەیە و ئیجتیهادێکی باشتر ئیجتیهادێکی ئیجابیتر بۆ ئەو یاسایانەی کە تا ئێستا ڕوون نینە تا ئێستا ورد نەکرانەتەوە ئەو پرۆژه یاسانەی کە تا ئێستا وەکو یاسا جێگیر نەکراوە بە شێوەیەک بێت لە بەرژەوەندی کۆی عێراق بێ بە هەرێمی کوردستانەوە و من پێم وایە ئەگەر پێکاتەکانی عێراق ئەو ئینتیما و عمقە جوغرافیەی بۆ وڵاتانی ناوچەکە بۆ ئیمتیدادە مەزهەبی و قەومیەکانی خۆیان هەیەە ئەگەر بۆ عێراق هەیان بێت و کوردیش بە هەمان شێوە لەو ڕوانگەیەوە مامەڵە لەگەڵ ئەوەیە بکە کە عێراق لە پاڵ کوردستان لە پاڵ عێراقێکی بەهێزدا لە پاڵ ئابوووریەکی بەهێزی وەکو عێراقدا هەڕەشە کەمترە لە سەری وەک ئەوەی ڕێکەوتنیەکی ناتەباو ناهاوسەنگ لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانیا لەگەڵ هەڵ وڵاتێکی ناوچەکەدا بکە ئەم قۆناغی ئێستای ئێمە کورد بەوا ئەوێت کە ئێمە سوود لە سەرچاوی شەرعیەت و سەرچاوی ئابووری عێراق بەگشتی چونکە عێراق ئەگەر ڕەنگە گەر لە تەنگەشەی ئابووری شابێ بەڵام دەوڵەتە ئەعتیباری هەیە ڕەنگە بتوانێت لە ڕێگای قەرسەکان و لە ڕێگای چارەسەری ترەوە لە ڕێی وڵاتانی ترەوە بتوانێت ئەو پرسانە چارەسەرکە بەڵام قورسە لە ئێستادا بۆ هەرێمێک کە ئەو ئاعتیبارە نێو دەوڵەتیەی نییە بتوانێت خۆی لەم تەنگەژەیە دەرکا و هەر قەرزێکیش ڕەنگە کە ئێستا ئەم وڵاتە ئەم هەرێمە بیکات بەکارەسات بشکێتەوە لەسەری وەگەوەی ڕۆژە لە ڕۆژان ڕەجەب تەیۆرا 2 میلیۆن دۆلار نازانم بڕەکەی ئێستا لە بیرم نەوە چەنە هەتاکو ئێستا دەیداتەوە چاو هەرێمەوە بەرامبەر بەوە لەسەر زەوی واقع لەسەر لە ناو خاچی هەرێمی کورسە ئینتیهاکی خاکمانەکە پێشێری سەروەریەکانمانەکات و وە خۆی بە خاوەن ماڵەزانێت و لە بەرامبەردا بە هەمان شێوە عێراقیش نابێت سەیری ئێستا بکە دوێنێ هەرێم بەهێز بوو ئەمڕۆ عێراق ئەمڕۆ بەهێزەکە عێراق لە چایەوە بەهێزتر بووە ڕەنگە سوەی معادلەیە بگۆڕێ ئەبێ ئەم سیاسەتی ڕۆژ نەکرێت لە وڵاتەدا و دووربووینیەک بۆ پرسەکانە هەبێ کە ئێمە ئەم وڵاتە کە بە هەر هەمووی دەوترێ عێراق ڕەنگە 4 ساڵتر سنتەری هێز لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بگۆڕێ لە قۆناغی یەکەمدا ناوچە کوردیەکە بڵێ هەرێمی کوردستان ئەو سنتەری هێزە بوو و هەموو ڕێکەوتنەکان لەوێکرا لە ئێستادا ناوچە شیعەکان ئەو پێگەی بەدەستەوەی ڕەنگە سبەی لە ناوچە سونیەکان نابێت و کەس نەزانێت چۆنەکرێت بۆیە ئەو تەوافقە دیموکراتی کە لە سەرەتاوە ڕەوانشات سەرۆک جەلال بانگەشەی بۆ کرد و سەرکەوتنێکی گەورەی تیا بەدەستهێنا گەڕانەوە بۆ ئەو بنەمایانە زامنی دەرباسکردنی عێراق لەم قەیرانی ئێستا. زۆر باشە بەڕێز عەتا دەوترێت دۆسی نوتی هەرێمی کوردستان شکستیەنە هەر بووە زۆر جارەوەش دەوترێت کە دەبێت ئەم دۆسیە شکست خواردووی نوتی هەرێمی کوردستان ڕادەزیاخ و تەسلیمی بەغدا بکرێ سەرنجی تۆ چیە لەسەر ئەوە؟ بەدڵنیاییەوە ئەوەی کە هەیە خۆ واقعانی کەس ناتوانێت دیفاعی لێ بکە ڕەنگە لە سەرەتاکانی ڕاگەاندنی ئابووری سربەخۆ بۆ هەرێمی کوردستان بەو شێوە زەقە نەبوو و پێیان باش بوو لەبەر ئەوەی بودجەیەکی زەبەلاح و قەبارە گەورە لە بەغداوە ئەهات و ئیزافەتەن لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان پرۆژەژەکرا و موچەی فەرمانبەرانیش بە شێوەیەکی باش دابەشەکرا و خەڵک ئەو ناڕزایەتی نەبوو لە بەرامبەرەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ئێمە ئایبینین کۆمەڵە قەیرانی کەڵەکە بوو لەسەر هەرێمی کوردستان پیا بوون لەوانە شەڕی داعش و بوونی ئاوارە و
نەناردنی بودجە و یعنی کۆمەڵێک شت دابەزینی نرخی نەوت و ئەمانە ئەمە وای کردووە هەرێمی کوردستان ئەبێ بە سیاسەتی خۆیان بچێتەوە بە قەناعەتی من ئەم سیاسەتێکی ئێستا خەڵک پێڵە سیاسەتی شکست خواردو ئەمە ڕاستە واقعیت چونکە تۆ کە نەتوانی ئیداری وڵاتەکەتی پێ بدەی و بژێوی خەڵکی پێ دابین بکەی موچەی موچەخۆرانی پێ دابین بکەی کەواتە ئەمە پێی ئەو ترێ شکست خواردو بە تاکید کەواتە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە ئەوەی کە جناب پێشتر ناو نائینادی سیاسی کە خەڵک وای ناوە بە ئەگەر عینادی سیاسیە ئەوێ لەم کلیشەیتانە بێتە خوارەوە بەڕاستی چونکە ئەمەی کە هەیە قوبڵ نەکراوە و ڕەنگە دۆخەکە وەکو پێشتریش باسم کرد ئالۆستر بکە ینی خەڵک پێش هەموو شتێک نانی پێش ئازادیش خستو ینی بەڕاستی پێش هەموو شتێک پێویستی بە بژێویە پێویستی بە قوتی ماڵ و مناڵێتی کەواتە ئەم ئەوەی لا گرنگ نییە تۆ چۆن نەوتی خۆت بفرۆشی و سەروەریت هەیە وایە و نرخەکەی تۆزیەکەمترە نەخێر ئەم ئەوێ بژی ئەم ئەوێ ئەو ژیانێکی شەرەفمەندانە لە هەرێمێکە کە وڵاتی خۆیەتی لەسەر خاچی خۆیەتی حکوومەتەکە بەنا حکوومەتی خۆیەتی ژیانێکی شەرەفمەندانە بژی ئەویش لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە هەر نەبێ موچەی موچەخۆرانەکەی کەواتە موچەی موچەخۆران ئەگەر نەبوو تەسیری لە بازار هەیە تەسیری لە هەموو سلکەکانی تر و لە هەموو جمگەکانی تری ژیان هەیە لە وڵاتەیە بەڵێ ئەوە واقع ڕاست ینی خۆحاشاڵ نەگرێت کەس ناتوانێت بڵە سیاستێکی زۆر سەرکەوتوو بووە و ئەو سیاستە لە کاتێکا سەرکەوتووە ئەگەر بەو بڕیپارە نەوتە بتوانایە خۆشگوزەرانی بۆ وڵاتەکەت بێنی موچەی موچەخۆرانت باشتر بکەیت خراپتر نەکەی و پرۆژە بکەی ئاوەدانی بخەیتەوە وڵات و سەروەری هەرێمی کوردستانیشی پێ پتەوتر بکەی پێبارستر بکەی بەڵام بەداخەوە ئێستا هەم ئەوەی کە هەیە سەروەری هەرێمی کوردستانی ژانی لە هەر چوار لاوە پەلەمان درا و لە ژێر پرسیار و مەترسیایە و لە ڕووی خۆژێنی شەوانێت تۆ نتوانێت خۆت بژێنی ینی کەواتە ئەمەی هەیە من جارێکی تر ئێڵێمەوانێ زەرورە ڕاستە ئێمە تا ئەو کاتی کە لە ناو وڵاتی عێراقا بین کێشەکانمان چارەسەری کێشەکانمان لە بەغدای و بەغدا سنتەر و چقا بەڵام بەداخەوە لە بەغداژ ئێمە عقلەتێکی شۆڤینی ئەبینین ئەوەی کە هەیە ئێمە پێشتر وتمان هەندێ مەرج ڕەنگە ئەگەر تعجیزیش نەبن شوبە تعجیزین ینی پێشتر بەس باسی 250,000 بەرمیل نەوتە کرا و ڕێکەوتن کراوە لەسەری و ئێستا کرا 460,000 بەرمیل و ڕۆژانە ینی کەواتە ئەمەی کە لە عێراقیش هەیە بە جددی ئەکرێ بە چاوێکی ترەوە و خەڵکی عاقڵمەندیان و خەڵکی دیموکراسی خوازیان و خەڵکی ئەوانەی کە پێیان ئەوترێ بە عقلی واقعی و بە زمانێکی تا حدێک با بڵین پاراوتر لەگەڵ کووردا بێنە پێشەوان ینی ئەوەی کە ئێمە لە چەند ماوەی ڕابردوو بینیمان لەسەر زمانی وتەبێژی پێشوی حکوومەتی هەرێمەوانەیە ئەو بڕەپارەی کە نێردراوە ئەڵێ ئەوە ئستحقاقاتی حکوومەتی لێبڕا و دەرکراوە ئەنج ئەمە نێردراوە کەواتە خەڵکێکەیە ئەمە تەفەهومی ئەماکە بەڵام تا ئەوەی کە تەفەهومی ئەمە ئەکرێ میلەت ڕەنگە ئەم خۆڕاگری نەبێ نەتوانێت خۆی ڕاگرێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سازش بکە سازشێک من قەت ناڵم سازشێک کە خوانەخواستە لەسەر بوونی قومیەت و هەوی قومیمان بکەوێت بەڵام ئەو سازشەی کە عێراق ئەمڕۆ پێویستێتی بۆی هەرێمی کوردستان جارێکی تر من ئەڵێم خەڵکی لە تەنگژە و لە قەیرانی بێموچەیی ڕزگار بکە پێویستە بە پلانێکی تۆکمەتر و باشتر و هەر لە بەرامبەر متمانەیە یاخۆ نەبوون ئەو ترسەی کە لە پابندبوونی هەرێمی کوردستانیش هەیە تەوژمێک لە عراق دروست بووە ئەم تەوژمە دژی ڕێکەوتنین لەگەڵ هەرێمی کوردستانە ینی پێ دوای ئەم جارە زیاتر لە جارەکانی دیکەش زەق بووەتەوە کاگویسف بۆ خۆی ئیتر نەکبەتی کورد لەوەیە ینی بەڕاستی هەر کاتێک ئەوان ویستیان لە لای خەڵکی خۆیان خۆشەویست بن و جارێکتر ئێڵێمانێک کە بەرەبەری هەڵبژاردنە بۆ بەدەستێنان و کەسبی خەڵک دەنگی خەڵک دێن ژاتی کوردەکەن ئەمە واقعە یعنی ئەو دەنگە نەشازانی کە لە ناو پەرلەمان و لە ناو لە سیاسەکان و لە ناو ئەحزابی سیاسی لە بەغدا دژی کورد بەرز ئەبێتوانێ بەڕاستی عقلێتێکە ئەم عقلێتی پێکەوە ژیان نییە بەڵام چی بکەین ئێمە مەسیر و قەدەر و چارەنووسمان لەگەڵ ئەمانەیە کەواتە ئەبێ لەگەڵ ئەمانە پێک بین ئەم ڕۆوایە ینی ئێمە ئەم ڕۆمادام تۆ ئابووری سەربەخۆی خۆتە تاقی کردەوە دەواازە سنوورەکانی بەردەستە تاقی کردەوە داهاتی نێوخۆی تاقی کردەوە نەتوانی بەو بڕی کە ئێستا لە بەردەستە بەو چاکسازێکە خۆشیان ڕایان گەیانوە بەوە نەتوانی تۆ موچەی موچەخۆرانە تەنها دابین بکەی ئێتۆ کەواتە ئەبێ پلانی بیت هەبێ پلانی بیش ڕێکەوتنە لەگەڵ بەغداش ئەگەر کۆمەڵێک مەرجی قورسیشت لەسەردا ئەنێ مەجبوری عنی بەڕاستی من پێم وایە ئەبێ لەم قۆناغا حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباری لەبەر خاتری میلەتەکەی و لەبەر خاتری نەتەوەکەی خۆی لەبەر خاتری ئەو خەڵکەی لە ژێر سایه حکومڕانی هەرێمی کوردستانە تووشی گرفتی برسێتی و بێموچەیی و بێپارە و بێنانی نەبێتوانێ زۆر باشە بەڕێز بورهانی حاجی سلێمان لە
عێراقدا وە خۆشان ئاماژەتان پێدا پرسی هەڵبژاردننی پێشوەختەوە لەوە گرنگتر پرسی بانگەشی پێشوەختەش دەستی پێکردووە بە تایبەت لە نێوان هەردوو هێزە دیارەکەی عراق هەم فەتە هەم سەدرەکاندا زۆرترین گفتوگۆ هەیە سەدرەکان پێیان وایە کە ئەوان سەرۆکی حکوومەتی داهاتوو دیاریەکەن بەبێ هیچ هێزێکی دیکە لە بەرامبەردا فەتەح بە جۆرێکی دیکەی بینەر هیچ هێزێک ناتوانێت ئەمە دیاریکات وا دەبێت کۆمەڵێک هێز پێکەوە سەرۆک وەزیران دیاریکەن ئەم ڕوونکردنەوەی من بۆ ئەوە بوو یاخلانێت شرۆڤی زیاتریش لە لای ئێوە هەبێ ئایا کورد دەتوانێت کارتی فشار بێت لە پرۆسی سیاسی عراق لە کاتی هەڵبژاردننی پێشوەختەوە بتوانێت وە کارتێکی فشار و وەکو یاریێکی سیاسی لەگەڵم هێزە سیاسیانی عراقدا بەکاری بهێنێت من بەر لەوەی ئەو وڵامە دەمەویەک ڕوونکردنەوەیەک لەسەر پرسی ئابووری سربەخۆ بکە من پێم وایە ئابووری سربەخۆ بە مردویی لەدایک بوو لە هەرێمی کوردستان ئەو نەهامەتیانی بەسەرمان هات هەمووی بەهۆی ئەو ئابووری سربەخۆ نادیراسەکراوەیە تووشمان هات بۆچی لەبەر ئەو ئێمەگەر نەوت بە نمونە بێنینەوە یا هەر بەرهەمیەکی خۆماڵی بە نمونە بێنینەوە سێ کەرتی زۆر گرنگمان هەیە یەکەمیان کە بەرهەمهێنانە ئینتاج ئەوە خۆمان فەشەلمان تێنەوە هەڵساوین کۆمپانیای بیانی بە نرخێکی زۆر بەرز ئەو کارەمان بۆ دەکا دووەم گواستنەوەی ئێمە بەناو خاچی تورکیا دەبێت یا بەناو خاچی ئێرانە ئەوەش هەمیشە مهددە وەک لەوەی لە دوای ڕفراندۆمە شکست خواردووەکە ئێمە بینیمان ئەو لەلایەن ئەو دوو وڵاتەوە دەواازەکانمان لێگیرە و ئەو ڕەنگە نەوتیش ئەگەر تورکیا لە بەرژەونی خۆی نەبووە هەر لەو کاتەیە بیگرتایەوە کە من نازانم تەفاسیلی ئەو ڕۆژانە بە تەواتی لە تورکیا چۆن مامەڵی لەگەڵ مەسلەی پرسیینەتەکەدا کردووە و قۆناغی جگە لە قۆناغی هێناردەکردن و گواستنەوە قۆناغی تەسویقکردنە ئێمە بینیمان لە هەواڵەکانە بینیمان لەو ماوەیەدا کەشتیەک چەند کەشتیە کە نەوتی هەرێمی کوردستانیان هەڵگرت و بەندەر بە بەندەرە گەڕان کەس لیانی ناکڕیکەواتە تۆ کایە تەسویقەکەشی دراسە نەکردو و بازاریشت بۆی نەدۆزیوەتە تەنها ئەتوانی لە بازاری قاچاقیان ئەو وڵاتانی کە لە ناوچەکەدا ڕەنگە تۆ سیاسیان بازی بدەیتەوە مامەڵی لەگەڵا بکەی وەگەوەی باسەکرێت لەگەڵ ئیسرائیلەیە وەگەوەی لە بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەم کۆمپانیە ناشەرعیانەدا وەیلا تۆ ئەگەر بتێ لە سیاقی ئۆپێک لە سیاقی بازاڕی نرخی بازاڕە ناتوانیت ئەو نەوتەی خۆت سابکەیتەوە کەواتە هەرسێ کەرتەکەت ئامادە نەبووە تۆ خۆت هاتی لە خۆت لە پرۆسەیەکدا و دوا بە دوای ئەوەش وەزیری ئەو کاتی سامانە سروشتیەکان دەرەچێت زۆر پڕ بەدەمی پێمان دەڵێ ئەڵێ نرخی نەوت ببێتە $100 هەرێمەیە حاڵمان دیارە من پێم وایە زۆر ڕاستگویانە مامەڵی لەگەڵم پرسەیە کردووە ئەمڕۆ دەیزانی خۆی ێزانی چی کەتنێکی کردووە خۆی ێزانی بەشدارە لە نەهامەتیە کە بەسەرم خەڵکەدا دیە بۆیە ئەو کاتەدا زۆر ڕوون بینن بەگەڕانەوە بەسەر پرسیارەکەت بەڵێ پێشتر بەداخەوە کورد یەکێ بوو لەو کارتانەی لە هەڵبژاردنەکاندا ڕۆڵی ئیجابی دەژێڕا بۆ لایەنەکان و جگە لە هەندێک لایەنی ئەو کاتی شۆڤینی سنی کە دواتر دەرچوون دۆستی پارتی دیموکراتی کوردستان دەرچوون وەکو ئوسامە نەجێفی ئەوان کە لەسەر ئەساسی دژایەتیکردنی کورد باڵانسی خۆیان هەڵساند و لە ناوچە سونیەکاندا بوونە ژمارە و دەنگی زۆری ئەمەدەسێنا ئێستا بە هەمان شێوە لە ناو حیزبە شیعەکاندا یەکێک لەو خاڵانەی کە گرێوی لەسەر دەکرێت تۆ تا چەند دژایەتی کورد دەکەیت تۆ تا چەند دژی ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ هەرێمی کوردستاندا کرێت تۆ تا چەند خەڵکی خۆت جۆش دەدەی بەوەی کە نابێت چیتر پارەی عێراق بنێردرێ بۆ کوردستان و خەڵکی بەسرا و ناسریە و سەماوانە لە برسابن لەسەر ئەم وەتەرە حساسە لە ڕووە سۆزداریەکەەوە کار بکەنە سەر دەنگدەر ئەمەیە ئەمەی ئێستا جاران ئیتیفاقی سیاسی و لەگەڵ کووردا کرا و بە سوود بۆیان ئەشکایەوە ئێستا دژایەتیکردنی کووردە بە سوود بۆیانە ئەشکێتەوە تو ئەگەر سەیریکی ئەم جارەیان کە پێشتر ڕوتی سەدر لە زۆر مواقفدا بەهانای کووردەوە هاتووە و بۆتە ئەوەی ئەڵێن
پاسەگی ترازۆکەی ڕاست کردوەوە بەلای کووردا شکاندێتەوە لە کۆتە لە حەزاتە سەدر بووە بەڵام ئێستا بە پێچەوانەوە ڕوتی سەدر یەکێکە لەوانەی کە بە تەواوەتی دژی ئەو ڕێکەوتنن و دژی ئەوەن کورد لەگەڵ کووردا ڕێکەوتنێک بکرێت کە تەواو سازشی کوردی پێوە دیار نەبێت کەواتە ئەم جاریان ئێمە لەم بانگەشەی هەڵبژاردنیاتە بووینەتە کاڵایەکی سلبی بۆ مامەڵەکردن پێمانەوەیە ئەوە تا ئەو زۆرە ڕفتارانی کە لەگەڵمان ناکرێت لەلایەن ئەو لایەنانەوە بۆ ئەوەی بتوانن زۆرترین دەنگ لەسەر ئەساسی دژایەتی ئێمە کۆکەنەوە بۆ خۆیان. بەڕێز بوران حاجی سلێمان و سەر و ڕۆژنامە و سپاس کە لە کەرکووکۆ لەگەڵماندا بووی. بەڕێز عەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی سواز بۆ تۆش کە لێرە لەگەڵماندا. ئێوەش خواتان لەگەڵ.